تەوەری سێمی پرۆگرامە سەبار بە یەکێک لە سەرکردەکانی کووردە کە لە ڕابردوودا لە چیاکانی کوردستان بەرگری لە کورد و لە خاک و ئاوی کوردستان دەکرد لە ئێستادا کە سپاس بخوا کە لە هەرێمی کوردستاندا ئازادی هەیە و توانیمانە بە مافەکانی خۆمان شاد بین، بەڵام ئەم سەرکردەیە خۆت ئەم کەسایەتیە هەوڵ ئەدات کە خاک و ئاوی کوردستان لە ڕووی ژینگەیەوە زیاتر بپارێزێت جیاواز لەو هەموو ئەرکانی کە خۆی هەیەی بۆیە زۆر گرنگی با پاراستنی ژینگەی کوردستان ئەدا لە بەشێکی هەر زۆری چیاکانی کوردستان و لەناو سروشتە جوانەکە کوردستاندا ئەم شازێک لە شازەکان کامەری داناوە شوێنی تایبەتی بۆ خواردنەوەی ئاژەڵەکان دروست کردووە بۆ ئەوەی کە بتوانرێت پارێزگاری لە سروشت و هەموو ئەو تەبیعەیە بکرێت کە کوردستان و لە هەرێمی کوردستاندا هەیە و مڵکێتە جا من گفتوگۆی زیاتر لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جەجەلالی شێخ کەریم دەکەم کە بەڕێزیانشن کە دۆستن و بە شازێکی ڕاستەخۆ لە سەدو لەگەڵ مندا ئامادەن. مامۆستا سڵاو لێ بێ باین بار زۆر بەخێر بێت. سەڵاو لە ئێوەش لە بینەراتان زۆر سوپاس. مامۆستا پێش هەر شتێک دەستخۆشی هەموو ئەو هەوڵکاران لێ دەکەم کە بۆ کوردستان و تایبەتر لەم ساڵانی کۆتاییدا کە بۆ ژینگەی کوردستان کردوتە من دەمێت خۆت باسەکی ئەومان بۆ بکەیت چۆن ئەوەندە گرنگی با پاراستنی ژینگەی کوردستانە دەیت. وەڵای من وەکو خولیای خۆم لە مناڵیەوە لەو چیانە ژیاوم ئەهمیەتی دار و درەخت و شاخ و کێو و کانیا و جوانەکانی ئەو کێوانی منطقی قەراخ و سەنگاوم بینیوە دواتیش کە پێشمەرگە بووین زۆر سوودمان لێ وەرگدۆ لە ئەشکەوتی لە داری لە حەشارگەکانی ئیتر زروفێکی پێشمەرگایەتی هەبوو شارەزایی زۆرمان پیا کرد ئەو بوو دوای ڕاپەڕین ئەو شۆڕش و ئەوانە نەما منیش لەو ساڵانەی ئەخیرا کە لە وەزارەتی ناوخۆ بریکاری وەزارەت بووم دەسمدایە ئەو کارە لە سەرەتاوە بە مەنعکردنی بڕینی دار دیاتەکانی ئەو ناوچەمان ئاگادار کردەوە دار نابڕنێ ئێستا و زروفەکە ژوای لاتوە خەڵک کەمتر پێویستی بە بەکارهێنانی دار هەیە بۆ سوتەمەنی و بۆ شتەکانی کە دوای ئەوە ئیتر بێبارانی دروست بووە ئەو بێبارانی وای کرد حیوانێکی و ئاژەڵ و تەیر و توورەکان ڕەو بکەن نەمێنەوە دوورکەونەوە لە چیاکان بچنە نزیکی دیاتەکان تووشی مەترسی لەناو بردن بن. ئیتر منیش لە ساڵی 2012 بە چڕی دەسمداوەتە ئەم کارە بە دانانی مەجموعەیە کانیاوی دەستکرد دە 12 شوێنی جیاواز بە سۆندە و بە مزەخە و بە بیری تیوازی و بە کانیەوەکان خەریکی ئەو بووم. ئەهمیەتیشی لەوا بینم ژینگەکە جوانەکە کوردستان جوانەکە خۆم چێژی لێوەرەگرم یعنی کەمتری نابینم لە پێشمەرگایەتێکی کە لەو شاخانەم کرد. ئێستاوای لاتۆ خەڵکیش بەلایەوە شتێکی باشە و لە هەنێ ڕۆ هاوکاری مەکەن کە بەوەی ئەگەرێکێک بچێ بۆ ڕاو یاددار ببڕێ خەبەریان لێدەن. مامۆستا سەردەمانێک لەناو ئەم شاخانەدا وەکو پارتیزانێک کارە کردو بەرگری و لە کوردستان کردووە ئازادی ئێستا سپاس بخوا کە بەدی هاتۆ لە هەرێمی کوردستاندا اینجا لە ئێستادا بە دیوێکی دیکە هە لەناو چیاکان داماوێتە تۆ دەتەوێت خزمەت بە سروشتی کوردستان بکەیت ئەم هۆگربوونی تۆ بە سروشت و بە تەبیعی کوردستان بۆ چییە؟ وڵا ڕەم بێ بگەڕێتەوە بۆی من هەر لە مناڵیشەوە لەو ناوچانە گەورە بووم و ئالوودەی ئەو شوێنانە بووم پێشمەرگایەتیش بەڕاستی لە پێشمەرگایەتیایتە ئێمە هەر بۆ شاخانەوە ئەو 6 مانگی پێش ڕاپەڕین هەنێ ئەشکەوت و مەقەرمانە بوو لەوێ زۆر سوودمان لێوەرەگرت چێژمان لێوەرەگرت شارەزای بەرد و دار و ئانەی بووین حیوانمانە بینی تەیر و توورمانە بینی شتی جوانمانە بینی خۆی تر نە تەلەفۆن و نە وەسایلی ئەعلام و نەر تەلەڤیزۆر هیچ شتێک نەبوو ڕۆژانە لەو شاخانە سوودمان لەوەرەگرت ئەمە لە مێشکوا بوو بە خولیایەک. ئیتر دوای ڕاپەرنیش حکومە دروست بوو شەڕی ناوخۆ دروست بوو مەجای ئەوەنە نەبوو بەڵام میتر لە دوای 1990 کە چوومەوە بیرم لێ کردو دەسمدایە ئەم کارە ئەهمیەتێکی زۆر گەورە هەیە لە ڕووی ژینگەوە لە شۆڕش کەمتر نییە یعنی جوانی ژینگە و هێشتنەوەی ئەو سروشتە جوانە بۆکو خۆی یا گەشە پێکردنی زۆر گرنگە بۆ ئینسانیەت بۆ خەڵک بۆ جوانی تۆ تەسەور کە عێراق لە ساڵی چلەکانە 4 ملیۆن کەس بۆ ئیستا چلو ئەوە ملیۆن کەسە ئەوەنە قەڵەباڵغ بۆ بەرگە ناگرێ ینی ئۆکسجینیش وڵاتەکەمان ئەگەر دار و درەخت نەبێ نامێنێ قەرەباڵغێ بێت تەیر و توور نامێنێ لە ناوبری ئاژەڵ لە ناوبڕی ئیترەمانە بەکارێن ئەمانە پێویستی بە پارێزگاری ئەمە ئیشی حکومەت حەقی وایە بەوردی بە دوای ئەمە بچێت بە بەرنامەژی تر لە مەکتەبەوە دەست پێکە ینی مەسلەی ژینگە حەقی وایە وەزارەتی پەروەردە حکومەت ئەمرێ بکە وەزارەتی پەروەردە بیکاتە بابەتێکی خوێندن بۆ مناڵ لە 4-5 بداییەوە تا
ئەوانە شارەزاییان هەبێت لە ئەهمیەتی شینگە لە ژینگەی کوردستان شوێنە سروشتە جوانەکانی کوردستان بە خەڵک بناسیێن تا خۆشەویستیان بۆی هەبێ بچ بیپارێزن ئەو خۆشەویستە وایان لێکا ئیتر خەڵک ناچێت زەر بگەێنێ دار ببڕێ ئەگەر بخاتەوە شتێکی کە بکە حیوان بکوژێ شتێک. جیاوازی سروشتی کوردستان لە ئێستا و لە ڕابردوودا چێ بووی کە باس لەوەکە کە ئێوە هێندرەنەوە سروشت لەنەوە زنجیرە شاخوچیەکان دەمەونێتەوە شارەزای هەموو ئەو تەبیعەوە سروشتە بوونە جا لە ئێستادا زوزۆتی تۆ بۆ ناو سروشت و تەبیعە هەز بە جیاوازیەکەیت لە نێوان ئێستا ئەوسادا خۆی کاتی خۆی مەسە من لە سەرەتای شەستەکانە ئەچوومە ئەوێ ئەم بینی دارستان و ئەوانەی خەڵکداری لێبڕی داری سووتان دەستێکیان خانویان بە دەستێکی ئەو شاخانە دروستە کرد یعنی تۆزێ ئەوەی تیانە مابوو بەڵام لەبەرەوەی ئەوەی خەڵک کەم بوو ئەو کاتە دانیشتوان کەمتر بوون یعنی ئەوەنە کاریگەری نەبوو بەڵام ئێستا زۆر هینە بەڵام ئێستا ئەم منتیقەی لای ئێمە قۆپیەکانی قەراق بە تایبەتی لە 90 بەدواوە زۆر بەرەو گەشەکردن و جوان بووە ئێستا تەسەورەکەی لە 90 گۆڕانکاری بەسەرات وەکو زمانەی کاتی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین زۆر جوان بووە. ئەوە تا ئێستا هەمان گەڕاتە بۆ هەمان ئەو تەبیعە سروشتەی کە هەبوو زیاتریش مەسەڵەن من لە بیری مێ لە شەستەکانە حیوانێکیوی لەو شاخانی لە ئێمە ئەچوین 4 سەر 2 سەر ئەوانە 5 حیوانێکیمان بە یەکۆبینی من خۆم 130 سەرم بە یەکۆبینەوە ئێستا 130 ڕەم بێ بە چیاکەی زنجیرە چیاکەی پشتی دەربەنی خانەوە کە پێڵێن بەرانان تا دێتەوە بۆ لای برجەکەی قەراق ئەوەی هینەکە لەگەڵ شاخی سەگەریمان ڕەم بێ زیاتر لە 600 سەر حیوانی پێ بێ مانە پارێزراوە مامۆستا پارێزراون ئیتر خۆ زانێکی ئەوەی بیاوێ ڕاو بکە بەدزیەوە ئەنواعی وەسائل و هین بەکارێنێ بەڵام ئێمە زۆر ئەوەمان کردووە ئیستا هێزێکی دژە تیرۆریش لەو مەتیقەیە ئەوانژ ئاگیان لە ناوچەکەی ئەی پارێزن من خۆمانە حیمایە و حرەس و حرەسی خەڵکم داناوە لەوێ بۆ ئیشکردنی ئەودان و ئەو دێری و ئاوەڵدان و کۆلەکان و ئەوانە کاتی خۆی تاوان ئەوە لە هاوی نایکەنێمە لە مانگی 5 تەمان 11 ئەوانە بە کامیرە و بە دوربین و چەکیان پێ و هەر کەسێ بین لێ لێ پرسنەوە پارێزراوە داربڕی نەماوە حاصل ڕاویش نالم لە 100 بەڵام لە 100 زیاتر لە 90 کەمی مامۆستا لە هەموو شوێنەکان کامێرەتان داناوە ئەو کامێرانە بۆ چین زیاتر دوو نوع کامیرە هەیە و تامان دانانی کامیرە پێویستی بە ئەتەرنێت و پێویستی بە تاقی شەمسیە بە پاتری هەیە وەزارەتی ناوخۆ لە ڕێ دارستانی قەرەداخەوە 34 محەتەی کامیری داناوە هەرێکی 12 کامیریە لە شاخی برجەکەەوە عینەکەەوە لە شاخی لە قۆپی هەمەی هەواسە و تاگاتە لای وەزیارە ڕەنبێ ئەوان 40 کامیرەیەکی لەوابەتیان هەیە بۆ کۆنتترۆڵ و بانتەرنێت لە دایرەکی خۆیانەوە سوپاسی وەزارەتی ناخۆ کرد کە ئیمساڵ ئەمەیان کرد زۆر باش بوو ئەمە من خۆم نزیکە 40 کامیرەم داناوە لە دووسێ محەتەی جیاواز هەر کامیری گەوری پیتیزێت ئەسوڕێتەوە مراقبەکە زوومەکە ئەملاکە زۆر ئیسفادەمان لێ کردووە چەندی جار ڕاوچیمان بینیەوە بە کامیرەکان و خۆمان چوین باڵماکردون و نردومان بۆ پۆلیس و پۆلیسمان نردووە گرتوینیان و بەو شێوەیە مامۆستا لە بەشێک لە کامێرەکانە ئەوە دەرەکەوێت کە ئێوە شوێنی تایبەتی ئاودێریتان داناوە بۆ ئەو خواردنەوەی ئاژەڵەکێوێتان ئەو ئەوانە بۆ دانراون ئایا لە سروشتە تەبیعی پێویستە بیخۆنەوە خۆی پێشتر کانیا باران زۆر بوو بەفر زۆرە باری کانیا و زۆر بوو لەو سەر شاخانە ئێستاەوە تقریبان 15 ساڵێکە بێ زۆر کەمی کردووە بگرە ئەتوانم بڵم لەو زنجیرە چای ئێمە لەسەر شاخە 1 یا 2 کانی ماوە ئێمە لە بابەتی ئەوە ناچار بووین لە 34 شوێن لەسەر شاخ کانیاوی دەستکردمان دروست کردو و هەموو ڕۆژێک ئاوی تێکن هەموو ئێوارانی ئاوی تێکن ئیتر شەوانە ئەنوای حیوانە چێتە سەری بەراز و حیوانێکی و سوچەڕ و ڕێوی و چەقەڵ و چەند جۆر حیوانێکیمان هەیە مامۆستا وەڵی لەو سنووری لە قۆپەکەی لای من نزیکەی 200 سەرێکی لێبێ لەولاتر دووسەی لێ لە شاخی بەرانان ئەو برادر زیاتر بزنەکێوی و کەڵەکێوی بەڵام بەرازوشتی زۆر لێ ناشبێرێ گورگی لێ وەرچی هین وەرچی لێ نەماوەیسە پڵنی لێ من دووسێ جار پڵنگم بینیەوە چەند دانە بینراون مامۆستا تا ئێستا 3 جار بینراون 3 دانە 3 دانە بەڵێ پێشبینی دەکرێت کە ژمارەیان زۆرتر بێت پێشبینی دەکەم ژماریان لە 3 دانە کەمتر نەبێت نازام ڕاو ناکرێن پڵنگ ڕاو ناکرێ بە ئاسانی پیان ڕاو ناکرێت پیان ڕاو ناکرێنە ئاژەڵەت ڕاوەکرێت حیوانێکی کەڵەکی و بزنەکیوی ڕاوەکرێ و ئەوانە بەرازیش ڕاوەکرێ و شەموو کەسێ ناکە چووکە گۆشتەکەی خیمەند ناکە خەڵک ناچووی ڕاوکردنیان چۆن ئاسانە
ئێستا ئاسان نییە ئێستا کامیرەمانداناەوە حیمایەماندانەوە خەڵکماندانەوە پارێزگی لێ بکە بەڵام وە ڕاوچی خۆی بەڵێ ئاسانە بۆ ڕاوچی شارەزایی شاخەت شاخەوانی لیاقەیە بێ چەکی باشی پێ بێ بچێت نەفەسی درێژ بێ ئەبێ لە حەشارگا دانیشە مراقەبە بکە تای دۆزێتەوە نە ئاسان نیە زۆر ڕووی سروشتەوە دەوڵەمەندین مامۆستا وڵی من ژینگەی ئەوەی عراق نەیچەر عێراق دێن بۆ کوردستان لە ڕێژینگەی هەری کوردستانەوە ئەوها ناو دکتۆر سامان و جەماعەتی کردێرە ئەڵێن مەجموعەیە تەیر و تور هەیە تەنها لە قۆپیەکانی قەراقەیە دووسێ ڕۆک هەیە دانێکیان لە هەموو دنیا بەس لە قۆپیەکانی قەراقی ڕستمیان گردووە وێنەیەکیشیان داوە بە من بۆ نمونە بۆ جوانی نەیچەر عێراق ئەڵێ ئەم جۆرە درەختە فقط لە هەموو سەردنیا لە قۆپیەکانی قەراق ماوە لە ڕووی دەوڵەمەنی سروشتەوە ژینگەی قۆپیەکانی قەراق شتی زۆر زۆر جوان و نایابی تایە لە ڕۆک و درەخت و دار و شتی سەیری تایە چۆن دەتوانین مامۆستا پارێزگاری لە تەبیعی کوردستان بکەی هەم لەڕووی ئاژەڵ و هەم لەڕووی سروشتەکەیەوە حکومە دەتوانێت تیمی بۆ دانێ لە کاتی ئاگرکەوتنەوە زوو فرای بکۆن بیکوژێنەوە دائیرەی نەیچەر ئەوەی ژینگەی کوردستان بنێری ئەهمێتی پێ بدا پارێزگاری پێ بکات لەو دیانەی دەوروبەری شاخەکانی قۆپیەکان لە دیوی سەنگا و لە دیوی قەراخەوانی خەڵکدا مەزلێنێ ئیتر پۆلیسیشی داوێ ئەوانە ئیتر بەزەییان پێایەتەوە ئەی پارێزن ئەمجا پێویستیان بە مەجموعەیە کانیا و کانیاوی دەستکرد و حەوز و جاری وایە پێویستی بە هینەیە بەسەن بە ئەستێڵێکی گەورەیە حیوان بچێتە ناوی هیوایە چێ مەلەی تیاکە بەزەن مراوی و قازوانە ئەگەر گۆمشت بێ زۆرە چ ناوی بەڵ بێ مامۆستا بۆی کە نێناوتی قۆپی قەراق ئەمان دەوڵەمەندە هەم لەڕووی سروشتەوە هەم لەڕووی ئاژەڵداریەوە بیرتان لەو نەکرێتەوە ناشناڵ پارکێک لە ناو ئەو ناوچێدا دروست بکەن خۆی ئەوە پێش لە 1970 شتێکی وا بیرکرا و ئیشیان کرد هەنە تەلبەنیشان بۆ کرد بیکەن بە ئەوەیەکی مەحمەیەکی حیوانی کێوی ئیشیان کرد دوایی نازانم وازیان لێنەوەیەوە ئیشی دائیرەی سیاحە و دائیرەی ژینگەیە ئەتوان وای لێ بکەن ئەو شاخانە خەڵک بۆی نەچێ بەس بۆ پارێزگاری سیارە هەر کەس دەرگای هەبێ هەر کەسێ چۆ ژوورەوە چەکوشتی پێ نەبێ و قەرەباڵغی ئەوە نەکەن و ئاگر نەکەنەوە ئەم ڕێنمایانەی کە پێویستە بێن بە سایح لە کاتی پێویستە ئەوە باشیە پارێزرێ و تەتەوریشەکە بەڵێ مامۆستا ئەو ئەرکی کە تۆ ئێستا پێی هەستاویت بزانین کە ئەرکی لاەنە پەیوەندی دارەکانە کە سروش پارێزن بۆ شێوازە پارێزگاری لێ بکەم بەڵام ئێوە ئەرکێکی مرۆڤانە هەستاون با پاراستنی ژینگە پەیوەندیتان لەگەڵ لاەنە پەیوەندی دارەکان چۆنە وا ڕێنمایی ئێوە بۆ ئەوان و هەر کەسێکی نزیکە کە لە تەبیع لە سروش تۆ نزیکە چۆن پارێزگاری لە سروش بکەن من خۆم چێژی لێوەرەگرم بەواجبی شێزانم ئێستا ئیشم نییە خانە نشینم زۆربەی لێوم چووکە من لێوە مڵکو ماڵی باوە با پیرمە لێوێن هەر لێوێ بووین کاتی خۆی دایرە معنیەکانی قەراخ و سەنگا و پۆلیس و ئاسایش و دارستانی ئەوێ یارمەتی مەدەن هەشتێ بێت تەلەفۆنیان بۆکەم ئاگر کەوتنەوە ئەیکوژێنەوە خەڵگرتنە یەن ئەیگرن بەڵام ئەوە یارمەتیمان نادا دایرە ژینگەی هەرێمی کوردستانە نایەن بە دوای ئەم شتا ناگەڕن ژینگەوە زان تەنا ئەوەیە نایلۆن و فشت فرێدرێ لەسەر جادەکە و بە خەڵکەکەی کۆبکەنەوە نا ئەوە نییە ئەبێ گەشەی پێ بدەی ینی کوردستان ببێ بە دارستانی چڕی تیا بێ سەوزایی زۆری تیا بێ ئاژەڵی کێوی تیا بێ سروشتی شاخەکانی و خۆی دەرکەوێ وەکو جاران دەرکەوێ ئەبێ خەریکەوە بێ من داوام لە حکومەتەوەیە بابەتی ژینگە پارێزی و خۆشەویستی ژینگە بکەنە بابەتێک لە خوێندنگاکانە بە خوێندکاری بڵێنەوە بۆی کە گەورە بوون ئیتڵاعێکیانە بێ لەسەر ژینگە و لەسەر کوردستان و لەسەر ئاژەڵی کێوی و تێر و توور و باڵندەکانی کوردستان بۆی شارەزای بن خەڵک شارەزای نەیستە بەڵێ مامۆستا ئەوەندی ئێوە ئاگادار بن نەخۆشی هەیە لەناو ئاژەڵە کێویەکاندا بڵاو ببێتەوە ویان ئێوە هەوڵتان دابێتەوە سەری بکەن ئاگادار لەوێ زۆر نەخۆشەکی وا بڵاو ببێتەوە لا ئێمە بڵاو نەبێتەوە تا ئێستا بەڵام بڵاوش بێتەوە ئێمە لە ڕێ هەنێ برادەر وشتیواوە ئەتوانین بە ساری تایبەت خوێ و جۆ و گەن و خواردنا بۆ بەرین ئەو وەختە گەر پێویستی بە دەرمانێکرد تێکەڵ ێوانێ بکەن بیار دێنێ و بیخۆن چووکە لە زستانانە کە بەفر زۆر ببارێ ئیمساڵ باشە کەم زۆر نەباریوە پوش و پەلاش و درەخت و گەڵا نامێنێ حیوانەکان برسیان مێچنە بناری شاکان ئێمە دووسێ جار تایسە و تەجربەمان کردو جۆ و گەنمە بین لەسەر شاک لەسەر تاشە بەردەکان ڕوویەکەن ئەیخۆن لەو کاتانە ئەتوانێت عیلاج بدەین بۆ حیوانات چووکە خۆ ناگیرێن مامۆستا دۆپامی تۆ بۆ ژینگە دۆستان و بۆ لایەنە پەیوەندی دارەکەەوە کەسێک کە ئێستا گوێی لە بەڕێستە چییە؟
وڵا خۆژینگەی کوردستان هەموو کەسێ سوودی لە وەرەگری ئەوەشی کە ئاگای لێنێ لە ماڵەوە دانیشتووە بینێ ئەو گزینە بەهۆی درەخت و وانەوە دێتە بەر. پەیامی ئێمە بۆ ئەوە بۆ خەڵک ئەوەیە هەموو خۆشەویستیانە بێ بۆ ژین دار بڕوێنن پارێزگاری لە سروشتی کوردستان بکەن. پەیام بۆ حکومەتەوەیە ژینگە دائیری ژینگە ئەکتیڤکە بینێرێ بگەڕێک نوقسانی و پێویستەکانی شوێنەکانی تری کوردستانیش هەموو کوردستان بەگشتی ئیشی تا بکەن و گەشەی پێ بدەن و بیپارێزن. من لای خۆم ئەوم کردووە ئیتر ئەوە هەبە نمونەتان زۆر بە مامۆستا زۆر سپاس بۆ زۆر بەڕز مامۆستا جەلال شێخ کەریم ژینگە دۆ سپاس بۆتە سپاس بۆ کە لە بەیان سپاس بە ئێوە شەر بژین مەمنون.